هونەرمەند ئاریان کەریمێکێکە لە هونەرمەندە لاوەکان لە ئێستادا یەکێک لە بەرهەمە نوێیەکانی یاخود میوزیک ڤیدیۆیەکی نوێی بە ناوی عاشقت بووم بڵاو دەکاتەوە کە لە یەکێک لە پرۆگرامە جوانەکانی کەناڵی کورتسات بەشداری کردبوو کە ئەویش پرۆگرامی نۆستالژیای کورتساتە. هونەرمەند ئاریان کەریم سەرقاڵی میوزیک ڤیدیۆیەکی نوێیە بە ناوی عاشقت بووم کە ئێستا لە قۆناغی بەرهەمهێناندایە و بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا بڵاوی دەکاتەوە. هونەرمەند ئاریان کەریم لە کاتی تۆمارکردنی پرۆگرامی نۆستالژیا سەبارەت بە گۆرانیە نوێیەکەی دووە و باسی لە پرۆژەی داهاتووشی کرد. سەرەتا بەخێر بن دیارە ئەم بەرهەمەی چەکە لە بەرهەمە نوێیەکانم کە کاریۆ نەگرتینمان بۆ کردو لەلایەن کاک دیارمادیەوە ئاواز و تێکستی کاک دکتۆر زانا ئەحمەدە، کاری موزیک کاک شادمیر نامۆ کردوتی لە وڵاتی سوید. ئێستا لە قۆناغی مۆنتاژە پێم وابێ هەفتەیە بێتەوە کاری مۆنتاژی تەواوە. نەمویستە باسیەوە بکەم بەڵام ڕەنگە دوو کاری دوێتمان هەبێ، هیچیان لەگەڵ کاک مەریان سەفادین و کاری دوو هەموم لەگەڵ کاک وشاری حەمەفەرەج، بەڵام بۆ ئەوەی کە بەم زوانە تەواو بێن هێشتا کارمان لەسەر نەکردووە، بەڵام ئەوە لە پلانەیە کاری لەسەر. ڕەنگە ستایلی کارکردنیشمان بۆ شێوەیە نەبێت زۆر نزیک بین لە یەک، بەڵام ئەتوانم بڵێم ئێمە بەدەر لەوەی کە هاوڕێن دوو دەنگی جیاوازی دەڤەری هەڵەبجێن بە حکومی کە زۆربەی کاتیش بەیەکەوەن، زۆر کات پرس و ڕاگەین لەسەر کارەکانی ترەگەر کارێک جوان بێ بە دڵمان بێ بە دوێ دێڵێنەوە. تەمەن خۆشحاڵم کە ئەم ڕۆل لەم بەرنامەیە بەشدارم بە چەند گۆرانیشی کاک هونەرمەندی بەڕێز کاک باجە دێحیا، بۆ هیوایم بتوانم حەقی خۆی بەمێ ئەو بۆ هیوایم بتوانم ڕۆژێک لە ڕۆژان منیش لەم بەرنامەیەکی بەم شێوەیە گۆرهێنەکانی من بڵێنەوە. هونەرمەندی ڕۆژهەڵاتی کوردستان سوهێل ئادەمیەکێکە لە هونەرمەندە دیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێستادا بەس لە نوێترین پرۆژەکانی خۆیەکە. ئەو بۆ خۆیەکێکە لە هونەرمەندە چالاکەکان کە لە ماوەکانی ڕابردوودا چەند میوزیک ڤیدیۆیەکی نوێی بەرهەمهێناوە. لە هەفتەی ڕابردوودا یەکێک لە میوزیک ڤیدیۆکانی بڵاو کردەوە و لە ئێستاشدا میوزیک ڤیدیۆیەکی نوێی بە ناوی گرفتاری خەمێکم بڵاو کردوێتەوە. لە خەمی هیچ کەسێ ناچێ زامێ ڕیشەی کرد لە ناخم بەمەرگی. هونەرمەندی ڕۆژهەڵاتی کوردستان سوهێل ئادەمی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان نوێترین هەنگاوی هونەری خۆی ئاشکرا کردووە، ئەویش گۆرانی کە بە ناوی من گرفتاری خەمێکم. جێ ئاماژەیە هونەرمەندە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەرهەمێکی تری بە ناوی دوورگا بەرهەمهێناوە. گرفتاری نیگاتم چه دەردێکی بێ دەرمانە گەردر و بێ باڵەکانت بەربوونەوە لای من جوانە باوشت گەرد و زەخیش بێ دێمەوە دەرگات دێمەوە کافر بووم تا هاتمە داوت دێمەوە ڕێگات دێمەوە من بێتاوان دەرکراوم لەو بە
بەهەشتەی گیانی بەردم لەو دنیای ڕۆژی سەدجار بۆ جوانی شێوەی ئەمردم نازەنینم بۆچی هاتی گەر سەفەرێکت لە ڕێ